ئەرێ باشە تا ئێستا لە خۆ پرسیوە کە بۆچی زۆرینەی هەڵبژاردەکان لانی کەم یاریزانی دوان ڕەشپێستیان هەیە بۆ نمونە یابان لەو سەری دنیا و یاریزانی ڕەشپێستی هەیە کە گۆڵ بارێزەکەیانە ماشەڵڵا سەری فەڕەنسا بکەن ئەوە هەر یەک دنیای تایە ئەبێ بە زەڕەبین بە دوای یاریزانی سپی پێستا بگەڕێ لەبەری کە ئەوەنە یاریزانی ڕەشپێستیان زۆرە هەمووان نەزانین کە بەهۆی کۆچی هاوڵاتیانی وڵاتە ئەفریقەکانەوە لە ئێستادا لە زۆرینەی هەڵبژاردەکانی جیهان لانی کەم یاریزانێکی ڕەشپێست بوونی هەیە بەڵام ئەوەی جێی سەرنجە وڵاتی ئەرجەنتینە بۆ کاتێک سێری لیستی یاریزانانی هەڵبژاردەی ئەرجەنتینەکەی لە مۆندیال 1982 تا ئاگەیتە مۆندیال ئێستا هیچ یاریزانێکی ڕەشپێست لە ڕیزەکانیان نییە زۆر سەیرەوایە لە کاتەکە کە هەڵبژاردەکانی دراوسەی بە درێژایی مێژوو و بە ئێستاشەوە پڕن لە ئەستێرەی ڕەشپێست بۆ نمونە بەرازیل پێلێ و ڕۆناڵدینۆی هەبوو ئێستاش خاوەنی ڤینیسیۆس جۆنیۆر و کۆمەڵە یاریزانی دیکەیە کۆلۆمبیا ئەستێری وەکو لویس دیازی هەیە و ئۆرۆگوایش یاریزانی وەکو ڕۆناڵد ئاراوخۆ تەنانەت هەڵبژاردە ئەوروپیەکانیش دەیان یاریزانی ڕەشپێستیان هەبووە و ئێستاش بوونی بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیە کە بۆچی ئەرجەنتین لە ئێستادا هیچ یاریزانێکی ڕەشپێستی نییە چیرۆکی پشت ئەمە چییە لەگەڵ مابن من ئێستا بە وردی هەموویتان بۆ باسەکە مێژووی تۆپی پێی ئەرجەنتین لە ماوەی 100 ساڵی ڕابردووە تەنها سێ یاریزانی ڕەشپێستی بەخۆی بینیوە کاوانش کێ بوون هێکتۆر بالێ رامۆس دێلگادۆ و ئەلیخاندرۆ دی لۆس سانتۆسن ئەمانی یاریزانی سەرەکی نەبوون ها تەنها لە چەند یاریێکی کەمە فەقیرانە بەشداریان پێکرا و توانە فەرمودانیشن هۆکاری ئەمەش چیرۆکێکی قۆڵی لە پشتەوەیە کە لە ساڵی 1970 ڕوویە واتە 226 ساڵ لە ڕەشپێستەکان نزیکەی یەک لە سەر دانیشتوانی ئەرژەنتینیان پێکێنا تەنانەت لە هەندێک ناوچە ژمارەیان زۆر لە سپیپێستەکانی زیاتر بووە ڕەشپێستەکان لە هەموو جومگەکانی کۆمەلگایە هەبوون لە بازار لە شوێنە ئاینەکان تەنانەت لە ناو سوپاشا بوونیان هەبووە و ڕۆڵێکی کارا و کاریگەریان پێدراوە بەڵام دواتر زنجیرەیەک هۆکاری سیاسی کۆمەڵایەتی بۆ هۆی کەمبوونەوەی ژمارەی ڕەشپێستەکان کۆیلایەتی وردە وردە هەڵوەشێنرایەوە ڕەشپێستەکان ناچارکران کە لە شوێنە دوورە دەست و هەژار نشینەکانیشتە جێبن بەبێ ئەوەی کە هیچ خزمەت گوزاری و دەرمانێکی ئەوتویان پێ بدرێن هەر جەنگێکیش دروست بووایە بە زۆرە ملێ ڕەشپێستەکانیان ئەگرت و ئەیان ناردنە هێڵەکانی پێشەوەی جەنگ بە مەشتی ڕووەدا بێگومان ژمارێکی بەرچاویان ئەکوژرێن و نامێنن هەموو ئەمانە بوونە هۆی کەمبوونەوەی ژماری ڕەشپێستەکان بەڵام هۆکارە هەرە سەرەکیەکە پرۆژێکی سیاسی و کەلتوری بوو لە ژێرناوی سپیکردنەوەی ئەرجەنتین دۆمینگۆ سارمێنتۆ کە لە ساڵی 1968 بووە سەرۆکی وڵاتەکە پرۆژەکەی خستە بواری جێبەجێکردنەوە و پلانەکەی زۆر سادە و ساکار بوو ڕەشپێستەکانی لە هەموو جومگەکانی وڵاتەکە دابڕی هانی ملیۆنان ئەوروپیدا کە کۆچ بکەن بۆ وڵاتەکەی پلانەکەشی سەرکەوتوو بوو لە کۆتایی سەدەی 19دا لە کۆی ژمارەی دانیشتوانی ئەرجەنتین کە 4 ملیۆن کەس بوون تەنها 5,000 ڕەشپێست مابوونەوە لە ئێستاشدا لە کۆی 46 ملیۆن کەسی ئەرجەنتین کەمتر لە 300,000 کەسیان بریتە لە کەسانی ڕەشپێست لەمەوە بۆمان دەرەکەوێت کە نەبوونی یاریزانی ڕەشپێست لە هەڵبژاردی ئەرجەنتین پەیوەندی بەوە نییە کە یاریزانی باشیان نیە بەڵکو ڕەنگدانەوەی مێژوویەکی تاڵە کە بریتە لە پەراوێزخستنی ڕەگەزی و پاک تاوکردنیان